دەچینە بابەتێکی دیکە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسا لە زانکۆی سلێمانی وەرکشۆپێک لە ژێر ناونیشانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستاندا بەڕێوە دەچێت بۆ قسەکردن لەسەر ناوەڕۆک و هەروەها ئامانجی ئەم کۆنفرانسە میوانداری پرۆفیسۆر یاریدەدەر دیار عەلی ئەندامی ڕێخەری وەرکشۆپەکەمان کرۆ کە ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە بێت. دکتۆر دیار سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. ئەمەوێت بە کورتی و بە وردی باسێکی وەرکشۆپەکەمان بۆ بکەی وی بزانین پلانەکەتان چییە؟ سپاس بۆ دەستگای میدیای کورسات بۆ سپۆنسەری میدیایی ئەم وەرکشۆپەمان. ئێمە بیرۆکەی وەرکشۆپەکە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی مانگیدا کە وەکو خۆتان دەزانن کە وشکە ساڵێک ڕووی لە ناوچەکەمان کردووە. کۆلێجی ئەندازیاری و زانکۆی سلێمانی و کۆلێجی زانستی ئەندازیارە کشت و کاڵیەکان و کۆلێجی زانست بە هاوکاری هەر سێلامان توانیمان بەرنامەیەک بۆ ئەم وەرکشۆپە دابنین کە تایتڵێشی بۆ دابنین کە بگونجێ لەگەڵ ئەم ڕۆی بابەتەکە کە ئەویش گۆڕانکاری کەشوهاوایی ئاساوارەکانی گۆڕانکاری کەشوهاو لەسەر سەرچاوەکانی هەرێمی کوردستان. بابەتەکە تەبعاً زۆر لە خۆی ئەگرێت خۆی ئەوەی بەنامەی کە دامانناوە بەنامەیەکی یەک ڕۆژەیە کە خۆی لە 5 سیمیناری زانستی وەروەها 2 پەناڵی گفتوگۆ و دیبیت لەگەڵ کاربەدەستەکانی ئەو فەرمانگە پەیوەندیدارەکان بە ئاو و سەرچاوەکانی ئاو دوای ئەوە گفتوگۆیشی تێ تەسەلەکرێت لەسەر دەرهایشتەکانی ئەم وەرکشۆپەوە چی بکرێت. بەڕاستی ئێمە ئامانجمان ئەوە بوو کە ئەم بابەتە زەخکەینەوە چونکە بەڕاستی وەکو خۆشتان ئاگادارن پار وشکە ساڵی بوو ئەم ساڵیش بارانێکی وانە باریوە تا ئێستا سلێمانی بۆ نمونە ئەگەر بە نمونە وەرگرین 300 میلیمەتر باران باریوە تەسەورەکەین ئەم ساڵش بارانێکی کەم ببارێت لەبەرەوە بێ بەڕاستی لایەنی پەیوەندیدار بینە سەرخەت و ئەم بابەتە هەم حکوومەت و هەم هاوڵاتی لەم مەترسی ئاگادار بکەینەوە کە ئەگەر ئەم ساڵ خوا نەخواستە ئەم یەک دوو مانگی کەماوە ئەو بڕەبارانە پێویستە نەبارێت وەکو پارمان لێەوە بە خراپتریش بە وەکو خۆتان ئاگادارن پار ئەو خەزنەی کە هەمان بوو باشتر بوو لەم ساڵ ئەگەر بێت و بەردەوام بێ بەڕاستی ئەمە مەترسیە لەسەر سەکتەرە جیاوازەکانی دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ کشت و کاڵکردن بۆ پیشەسازی لەبەرەوە ئێمە ئەمانەوێ بەڕاستی حکوومەت و لایەن پەیوەندیدارەکان بینە سەرخەت و بابەتەکە بە هەند وەربگیرێ و ئیشی لەسەر بکرێت. باشە دکتۆر سەبارەت بەوەی کە ئێوە لەم وەرکشۆپەیە کۆمەڵێک بێگومان توێژینەوە و کۆمەڵێک پێشنیار دەخەنە ڕوو بۆ ئەوەی کە بتوانن بەر بە مەترسیەکان بگرن بۆ کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو یاخود کاریگەری کەشوهەوا لەسەر سەرچاوەکانی ئاو. ئەو لایەنە پەیوەندیدارانە کێن کە لە وەرکشۆپەکەیە بەشداریتان لەگەڵا دەکەن و گوێیان لە پێشنیارەکان دەبێت لە ڕێی وەرکشۆپەکەەوە. بەڕاستی ئێمە بانگێژنامەی هەموو لایەنە پەیوەندیدارەکانمان کردووە بەڕاستی تەبعاً کەوێتەوە سەر ئەوەی ئەو لایەنە ئایا ئەتوانێت بەرنامە و کاریتری نییە. بەڕاستی ئێمە پارێزگاری سلێمانیمان بانگێش کردووە و بەڕێوەبەری شارەوانی بەڕێوەبەری بەنداوەکان و بەڕێوەبەری گشتی کۆگا و کۆگاکانی ئاو لە وەزارەت وەروەها بەڕێوەبەری ئاوی سەرزەوی و هەروەها ئاوی ژێرزەوی و بەڕێوەبەری کشت و کاڵ ئەمانەمان هەمووی بانگێش کردووە چکە ئەمانە بەڕاستی لایەنی پەیوەندیدارن وەروەها لایەنە ئەکادمیەکان ئەوانی کە لە پرسی ئاودا ئیش ئەکەن ئەمانە هەمووی هیوادارین لە وەرکشۆپەکە ئامادەیان هەبێ ئەگەر بەرنامە و کاری خۆیان نەبێت و کۆبوونەوە و کاری خۆیان نەبێت لە وەزارەتەکانیان. باشە دکتۆر دیار دڵنیام کە ئێوە سەرنجتان لەسەر کێشەکان هەیە و کێشانی کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستاندا دروستی کردەوە بە دیاریکراوی ئەو گرفت و کێشانە چین کە ئێوەی وا لێ کردو یاخود ئەو گۆڕانکاریانە چین کە ئێوەی وا لێ کرد وەرکشۆپێکی لەم شێوەیە ئەنجام بن. بەڵێ گرفتەکان وەکو باسمان کردێمە گرفتەکان کە باس ئەکەین هەر گرفتەکانی کەشوهەوانیە بەڵکو سیاسەتی وڵاتەکانی دراوسێمانە لەوەی کە بەڕاستی کە فشارێکی زۆنان لەسەر هەرێم و هەروەها وڵاتی عێراق دروست کردو لەوەی کە ئاوەکانیان گلداوەتەوە و ئاومان ئاوی پێویست بەرنادەنەوە بۆ عێراق و هەروەها بۆ هەرێمی کوردستانیش وەکو خۆتان خۆمان بینیمان لە ساڵی پار چۆن چەمیزەی گەورە و هەروەها ئاوی سیروان چۆن کۆنتترۆلیان کردو بەڕاستی کەواتە ئێمە هەر ئەوە نییە بۆچی ئەوانیش وایان کردووە ئەوە هەدەفێک لێرە ئەمانجێکیان ئەوەیە ئەمانجێکی سیاسی و فشارکردنە سەر وڵاتی عێراق و هەرێمی کوردستان. بابەتی دووهەمەوەی ئەوانیش متەئەسیر بوون ویان کاریگەری گۆڕانی کەشوهەوایان لەسەر بوو لەبەرەوە ئەوانیش ئاویان کەمە ئەوانیش ئەگەڕێن بە دابینکردنی سەرچاوی ئەو بۆ سەکتەرە جیاوازەکانیان
لەبەرەوە ئێمە بۆیە ئێمەمان زەقرێتەوە بەڕاستی پرسی ئەو بۆتە پرسێکی گرنگ و پرسێکی مەترسیدار ئەگەر بەم جۆرە بڕواوەکو لە راپۆرتەکانی UN و ئەو دەستگا زانستیەکان کە باسەکرێت لە ساڵی 2030 عێراق تووشی قەیرانێکی ئاوی گەورە دەبێتەوە و ئەش بینین ئێستا بۆ نمونە ساڵی پار زۆرکانی هەبوو کە دەیان و سەدان ساڵە وشتی نەکرۆ پار وشتی کرد چەمەکانمان چەند زۆر لە چەمەکانمان ئاوی پیان ناڕات کشت و کاڵمان ئەوە وەزعی کشت و کاڵمان بوو کە زۆر بۆ نمونە ناوچەی گەرمیان تاو دانەوەڵێت ئەمەش وا ئەکاکە بەڕاستی ترس لەسەر ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان و عێراق دروست بکات کە ئەمانە هەمووی بابەتی ژیانی خەڵکە بەڕاستی ئەڵین ئاو ئاوەدانی ئەکرێتەوە بۆ نمونە لە سەرمای زستانە بڵی وەڵام من نەوتم نییە غازم نییە بەڵام ناکرێ بێ ئەو ژیان ناڕات بێ ئەو کشت و کاڵ ناڕوە ئاسایشی خۆراک و خۆتانەزانن لە جیهانە خۆراک هەمووی بەرەوگرانی ڕۆشتووە لەبەر ئەوەی کە بۆی وەزعی کۆرۆنا و ئەو فشارە ئابوریانی کە دروست بووە اینجا ئەگەر بێت و ئەم قەیرانی وشکە ساڵیش دوو شارمان بێتەوە ئەو بەرهەمە خۆیانی کە ئێمە هەمانە ئەمانش بەشێکی زۆری لە دەست بین بەڕاستی ئەمەش ئەبێتەوەی دوو هێندە زیادکردنی نرخەکان لەسەرمان و فشارە ئابووریەکان و فشارە نێودەوڵەتەکان زیاد دەبێت لەسەرمان هیوادارم بەڕاستی ئەمە پرسێکی بەڵێ دکتۆر ئێمە تا چەند پێویستمان بەوەیە کە یعنی ئێوە لەم وەرکشۆپەشە دڵنیام دەیخەنەوە تا چەند پێویستمان بەوەیە کە خاوەنی پلانی ئێستا مامناوەت وە درێژخایەن بین بۆ مەسەلەی یاخود بۆ بابەتی سەرچاوی ئاو لە هەرێمی کوردستان چونکە ساڵ بە ساڵ بابەتەکان گۆڕانکاریان بەسەرایە چ کەش و هەوا ئەگەر کاریگەری هەبێ چ ئەو بابەتانەی تر کە پەیوەستە بە دەرەوەی ئیرادەی هەرێمی کوردستان کە لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان وەکو ئێمە ئەگەر سەیری بکەین هەمیشە ئێمە پێویستمان بە پلانە وڵات نییە ینی ئەوە نییە بڵێن من بۆ نمونە پلانێکم داناوە بەنداوێکم دروست کردەوە یان بۆ نمونە سەرچاوی ئاوی خواردنەوە بۆ شاری سلێمانی دروست کرد بەدەستێناوەیان بۆ شاری هەولێر ویان بۆ دووهۆک تەواو ئێتر دابنیشم بەڕاستی پرسی ئەو پرسێکی استراتیجیە ناکرێ بڵێن وڵا پلانی کوردخایان کورد مەودا بە تەنکەر ئاو بەرم بۆ ماڵان نەخێر لەوە بووینەتەوە ئێمە ئەبێ بەڕاستی پلانی استراتیژی دابڕێژرێت پلانی 10 ساڵی 5 ساڵی ڕاستە ئێستا شاری سلێمانی بە سوپاسەوە بەڕێوەبەرایەتی ئاو بۆ نمونە واروها شاری هەولێر بە سوپاسەوە بەڕێوەبەرایەتی ئاوی شاری هەولێر واروها دووهۆک ئاوی خواردنەوەیان دابین کرد بۆ شارە گەورەکان کە ئەولوێتی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە دابینکردنی ئاوی خواردنەوە ئەولوێتی سەرێکی بێ بەڵام ئەکرێ ئەمە بۆ ئەم ساڵ بۆ ساڵێکی کە دروست بێت بەش بکات بەس ئێمە ئەگەر سەیری بکەین لە ڕووی جیۆپۆلیتیکەوە وەروەها لە ڕووی سیاسیەوە ئەم وڵاتانە ئەم ناوچانە هەڵ بڵێن ئەکوڵێن ئەگەر بێت و بۆ نمونە کارەساتێکی وەکوی 2004 دەبێتەوە ئێمە بۆ نمونە ئاوارە ڕوومان تێ بکات بۆ نمونە پێداویستی ئاومان زیاد بکات ئەمە وا ئەکا بەڕاستی ئەو ژێرخانە ئاوی کە هەمانە ئێستا بۆ شاری سلێمانیان بۆ شارەکانی هەرێمی کوردستان بەشمان نەکات دەبێت پێداچوونەوەکەواتە بە پلانی ساڵ و 2 ساڵ ئەم ئیشە ناڕوە بەڕاستی بێ پلانێکی استراتیژی ئەویش ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان ئیشێکی جدی لەسەر بکەن بە وەرگرتنی ئەزمموی ئەکادیمیەکان مامۆستایانی زانکۆ توێژەران و هەروەها ڕێکخراوە NGOەکان و هەروەها کۆمپانیا نێودەوڵەتەکان و ئەو دەستگا پەیوەندیدارە نێودەوڵەتیانی کە لە پرسی ئاو ئیشەکەن و وەرگرتنی ئەزمموی ئەو وڵاتانی کە بم بۆ نمونە مەترسیە ڕۆشتون چۆن ئەگەر سەیری بکەین چۆن بۆ نمونە سەیر بکەین ئێستا وڵاتێکی وەکو رووسیا خۆ ئاوێکی شیرینی زۆری هەیە بەڵام سەیر دەکەین پلانێکی نەبووە بە بەڕێوەبردننی ئاوەکانیان هەمووی پیس بووە وڵاتێکی وەکو کەنەدا ئاوێکی زۆری هەیە بەڵام لەو شوێنانایە کە ساردە و خەڵکتیان ناژی لەبەرەوە بێ پلانت هەبێ بەڕاستی ئێمەش وەکو هەرێمی کوردستان و هەروەها وەکو عێراق ئێمە حوزێکی ئاوی گەورین هەرێمی کوردستان بۆ عێراقیش ئەگەر عێراق حکوومەتی عێراقی فدرال و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان بێکەوە پلانێکی استراتیژی دانێنن بۆ گردانەوەی ئاوە بۆ بەڕێوەبردننی سەرچاو ئاوەکان بەڕاستی کارەسات ڕوو لە وڵاتەکەمانەکات. بەڵێ زۆر سوپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر دیار عەلی ئەندامی ڕێخەری وەرکشۆپەکە سوپاس بۆ ئەوەی کە جەنابتان میوانی ئێمە بوون سوپاس.